ماوەی چەندین ساڵە دەوڵەتی فاشیستی تورک بە شێوەیەکی زۆر درەندانە هێرش دەکات لەسەر گوندەکانی باشووری کوردستان و تا ئێستا بەدەیان کەس بریندار و چەندها کەسیش شەهید بوون و زەرەد و زیانێکی ماڵی زۆر و خەڵک کەوتو. سەرانی تورک نەیان شاردوتەوە، بە ئاشکرا دەڵێن لە میدیاکانیەوە بانگەواز دەکەن کە ئەگەر کورد خاوەنی چادرێکیش بێ لە ئەفریقا ئێمە تێکی دەدەین. زۆر سروشتیە کە ئێمە لەوە حاڵی بین داگیرکەر ئەوە هەڵوێستێتی لە بەرامبەر دەستکەوتەکانی ئێمە و سەروەری ئێمەدا و ڕزگاری و ئازادی ئێمەدا و لە هەر شوێیەکی کوردستان بێ. لە ڕۆژاوای کوردستان دەزانین بە چ شێوەیەک هەڵوێستی نواند و چۆن هێرشی کردە سەر ڕۆژاوای کوردستان و بەدەیان گوند وێران بوون و بە سەدان کەس لەناوچوون و بەشێکی زۆر لە کە ئەمنترین شۆنی سووریە بوو کە ڕۆژاوای کوردستانە ئەو ئەمنیەتی تێدا لە بەین بردو و زۆر کەس ئێستاش بێسەر و شۆن و بە سەدان کەسیش ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشت و چەندین شار و گوندێکی یەکجار زۆر چۆر کراون و بە شێوەیەکی زۆر سیستماتیک دەیەوێ ئەو گروپە جەهادیستانە و ترۆریستانەی کە لە سەطحی نێودەوڵەتی بە ترۆریست ناسراون بێ لەو شۆنای دایان بنێ. ئەوە هەڵوێستی دەوڵەتی تورکە و ئینسان مرۆڤ دەکرێت لێ حاڵی بێ داگیرکەرەوە. ئەوە هەڵوێستی شتێکی سروشتی، بەڵام سروشتی هەموو داگیرکەرێک وایە، بەڵام ئەوەی کە جێگای نیگەرانی و ناڕەحەتێ بۆ دەبێت هێزەکانی باشووری کوردستان لایەنەکان بێ هەڵوێز بن، بۆ دەبێت لایەنەکانی دیکەی پارچەکانی دیکە لەلایەن بن، بۆ دەبێت خەڵکی باشووری کوردستان کە لە پێش چای خوان ڕۆژانە ئەو شتانە دەخۆمێ هیچ هەڵوێستێکیان نەبێ. ئەوە جێگای داخە. ئەگەر سرنج بدەینە ئەو ئاخری ڕێپێوە ئێحترازاتەکانی ئەمریکا لەسەر کوشتنی ڕەشپێسێک کە زۆر دژی مرۆڤانە بوو، جێی خۆیەتی بە سەدان شار و بە ملیۆنان کەس ڕژانە سەر شەقامەکان، ئەوەی کە جێگای سرنجە لێرەدا لە زۆربەی خۆپیشاندەرەکاندا نووسراوە و شعاری ئەوە دەبێنی کە ئێمە کورد نین کە بمانکوژن و بێدەنگیش بین، دەنگ نەکەین. تەنانەت دنیاش، خەڵکی ئەمریکاش، ئوروپاش دنیاش دەزانێت کە ئێمە خۆمان بێ هەڵوێستین لەو بارەدا. بۆیە ئەگەر خۆمان هەڵوێستمان نەبێ، ئەگەر خۆمان هەڵوێستمان نەبێ، یەک نەبین، ئێحترازمان نەبێ، دژایەتی ئەو بۆمباران و تۆپباران و وێرانەی نەکەین کە بەدەستی فاشیستی دەوڵەتی تورک و باقی داگیرکەرانی کوردستان هەر ڕۆژە لە گۆشێکی کوردستان خەریکی لە ناوبردنی دەستکەوتەکان، بەتایبەتی ئەو دەستکەوتەی کە ئەوڕۆ لە باشووری کوردستان جێگای خۆشحاڵێ بۆ هەموو کوردێک بە بوونی پاساوی ئەوەی کە ئەوە پەکەکە لەوەیە. دیارە هەموو دەزانین پێش ئەوەی پەکەکە بێتە ئێرە ئەو مەرزانە و سنوورانە، پارتی دیموکراتی کوردستان لە شەڕی ناوخۆیی ڕسمەن داوای لە دەوڵەتی تورک کردیە بە یارمەتیەوە و تورکیش زۆر بە خۆشحاڵیەوە لە بەهانەیەکی وا دەگەڕێکە بێوێ لەوێ پایەگا و دام و دەستگاکانی خۆی دامەزرێنێ. ئەگەر سرنج بدەینە ماوەیەک چەند لەوەی پێش ئەتهەم بارزانی یەکێک لە سەرانی پارتی دیموکراتی کوردستان و نەماڵەی بارزانی باسی بۆ خۆی نەوارێکی بڵاو کردووە لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا کە دەڵێ باشووری کوردستان بەشێکی زۆری لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە داگیر کراوە و خەتەرێکی زۆر زۆر جددی گەورە هەیە لەسەر باشووری کوردستان، دەبێت ئێمە هەستی پێ بکەین و تێبگەین. وەختێک ئەو خۆی یەکێک لە سەرانی پارتیە ئەوە ڕادەگەیەنێ، دەبێت چەندە خەتەرەکە گەورە بێ، دەبێت چەندە مەترسیەکە گەورە بێ کە سەرۆیکی یەکێک لەو پارتیەکە بۆ خۆی ڕژیمی داگیرکەری تورکی هێناوە لە شەڕی ناوخۆیدا بۆ ئەوەی لە بەرامبەر یەکێتیدا بەسەر یەکێتیدا زاڵ بێ و دیارە تەبیعیە یەکێتیش لەو لاوە کارێکی لەوەی خراپتری کرد کە ئەویش هێزی ئێران بێنێ و ئێران پەرکەش بکات و ئێران نەفوزێکی یەکجار زۆری هەبێ لەوێ و دەخالەت بکات و لە دەستکەوتەکانی باشووری کوردستان ئەوە کە دیتمان لە مەسەلەی ڕەفراندۆمدا ئەوەی کە زۆر زۆر تەئسیری خراپی هەبوو بۆ تێکشکانی ئەو پرۆژەی مەسەلەی ڕەفراندۆم و مەسەلەی سەربەخۆی کوردستان دەوڵەتی فاشیستی تورک و بەتایبەتی ئێران بوون. بۆیە ئێستا جێگای خۆیەتی کە ئێمە دەبێ هەڵوێستمان هەبێ، کوردانی دیاسپۆرا، خەڵکان، حیزبەکانی دیکە، هەموو لایەک دەبێ هەڵوێستمان هەبێ، نابێ بێ هەڵوێست بین. بەتایبەتی باشووری کوردستان گەل دەبێ خۆی فشار بێنن بە شێوەیەکی ئارام، ئاعتراض بکەن بە حیزبەکان کە هەڵوێستیان هەبێ،
بەسە تاکەی ئەوەمە ماڵوێرانی بە سەدان گوند چۆل کراون لە ترسی بۆمبارانەکاندا بە هەزاران کەس ئاوارە بوون ماڵ و حاڵ و زیندگی خۆیان بەجێهێشتووە بۆیە من هیوادارم کە هەموو لایەک چیان لەدەست دێ لەو بارەوە و لە هەر کوێیەکی کوردستان دەبێت ئێمە خۆمان خاوەندداری بکەین لە خۆمان کەسی دیکە نییە نابێت ئێمە خۆمان بێلایەن بین نسبەت بە پارچەکانی دیکە و نسبەت بە هەر هەڵس و کەوتێکی کە داگیرکران دژی نەتەوەکەمان دەیکەن لە کوردستاندا.